ئازیزان و خۆشەویستانی شاشە ڕەنگینەکەی کورسات لە پرۆگرامی تایبەتی پێشبڕکێی شێف لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستام بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک دەستڕەنگین هەم لە پیاوان هەم لە خاتوونەکان بە سەلیقەی و دەستڕەنگینی خۆیان کۆمەڵێک خواردنیان ئامادە کردووە. کۆمەڵێک لە لیژنەی دادوەرەکانیش تامی خواردنەکانەکەن و ڕای خۆیان لەسەر خواردنەکان ئەخەنە ڕوو. جا پێم خۆشە بچمە لایەن لەگەڵمانە بن. سڵاو لێبێت خێر بێن سەر چاوەڕێزی خواردنەکەت بناسێنە و خۆشتان بناسێنن. فاسفودی ڕۆزماری ناونیشان و عینوانمان لە بەرامبەر گەلەریە تەنیش بینای شارەوانی و شیرینی ئەوە ئەمە میتبەرگر تایبەتە بە ڕۆزماری و پەنیری تایبەتی ڕۆزماری و گۆشتی فرێشە پاساکەشمان بە هەمان شێوە بە پاسای ئەلفرێدۆیە بەستەیشی مریش حازر دەکرێت و هەم ستەکەکەش و هەم سۆسەکەشی تایبەت بە خۆمان دروست دەکرێت. ئەمەش فنگر بە پەنیرە چیز فنگرە سۆسی تایبەتی لەسەرا و پەنیری لەسرە لەگەڵ شاورمەی گۆشتە و پیزاکەشمان پیزایەکی مشەکەلی ئاسایی تایبەتە لە خزمەتان بەڕێزی چاوەکەم ببینە لای ئەم بەشدار بۆی دیکە. سڵاو لێبێت. سڵاو وەڕێز باشی داحاڵت چاوەکەم خۆتان بناسێنن و نای خواردنەکەشتان چیە؟ و پارک و ڕێستۆرانتی فلامینگۆلان لە بەکرەجۆین لە پشت بەنزینخانی بامۆک هاتوین بەشداریمان کردووە لەم پێشبڕکێیە ئێمە بە کەباب و بە تکە و بابەتی برژاوە داغڵ بووین لە خزمەتان بچینە لای بەشداربوویەکی دیکە. سڵاو خۆشی باشی گیان بژی زۆر سپاس. خۆتان بناسێن و خواردنەکەش چییە کە ئەمڕۆ هێناوتانە؟ خواردنی خۆشی ئەمڕۆ مەقلوبەم کرد لەگەڵ لە کوبە ئەو شفتە ئەو بۆرەک مەقلوبەی کوردی زۆر خۆشە. جا ئێستا داوا لە لیژنەی دادوەرانەکەم کە بێنە لامان بۆی تامی خواردنەکان بکەن و کۆمنتی خۆیان لەسەر خواردنەکان بخەنەڕۆ. ئەگەر ئێوە فەرموو بچنە دواتر با لیژنەی دادوەرەکان بانگێش بکەین بەخێر بێت. زۆر سپاس بشیت. پێم خۆشە تامی خواردنەکە بکەیت و ڕای خۆت لەسەر خواردنەکە بخەیتەڕۆ. بەڵێ فلامینگۆ کەباب دوو کەباب بەشدارە لەگەڵ تکەیەکی مشک و باڵە بەڕاستی بە عام دیزاینێکی زۆر جوانی کرد و تەرتیباتێکی جوانی کرد و خواردنیش ئاوی تەرتیباتی بەکوی شتایەکی جوان تەبەخشێ دەستی خۆش بێ زۆر جوانە بە سا من تابێکی یەکەم با لە کەبابەوە کەباب هەر بە چەتاڵ ناخورێ خۆشە تۆزە سادە بەڵام هەروە بێ مشت کەکەیەتی زۆر خۆشە دەست خۆش بەدڵە بۆ دەست خۆش با بینە لای دادوەرێکی دیکە. سڵاو لێبێ. سڵاو لێت بەش بەڕێز. پێم خۆشە تامی خواردنەکە بکەیت دوایی ڕای خۆشت لەسەر خواردنەکە بخەیتە. من مەقلوبەیەک لە بەردەسمایە تقریبا لەسەر مەڵبەخی کوردی کراوە. مەقلوبە خواردنێکی فەلەستینیە لە بۆ سەلاحەدین ئەیوبی کراوە. یەکەم ئافرەت لە فەلەستینە سینەیەکی منجەڵی هەڵگەڕانەوە بۆ سەلاحەدینی ئەیوبی پێ ئەڵێن مەقلوبە بەڵام ئەمە بە شێوازێکی کوردیە بەڵام دیزاینێکی زۆر زۆر جوانی بۆ داناوە ڕازیانێتەوە بۆرەکی داناوە کوفتەی داناوە شفتەی داناوە برنجی کوردی کردووە پەتاتە و بانجانی تیاناوە باڵم دیزاینێکی زۆر جوانی بۆ کردووە. بەڕاستی برنجەکەی زۆر بەتامە گۆشتەکەی جوان کڵاوە دیزاین و تەسمیمی عیبی نییە دەستی خۆش بێ. بۆ تۆش با بچینە لای فەرموو لای دادوەرێکی دیکە بە ئەوانیش تامی خواردنەکان بکەن و ڕای خۆیان بخەنە ڕۆ. سڵاو سڵاو دووبار بەخێر بێتەوە. پێم خۆشە یەکسەر دەست بکەین بە تامکردنی خواردنەکان لەلایەن بەڕێستەوە و کۆمنتی خۆت بی لێ. طبعا وەکو دیزاینەکان بەعام جایە بەعام زۆر تایبەتە بەڵام ئەم دوانیان لە هەمووی زیاتر سەرنجی منی ڕاکێشە چکە ئەم جۆرەکە هۆی یا بەکار هاتۆ ئەم شێوازی دیزاینەکەی زۆر تایبەتە. بەڵێ تاموچێژێکی زۆر زۆر تایبەتی هەیە دەستخۆشیان لە یەکەم یان لە ڕووی تامەوە لە ڕووی تەڕوبڕیەوە لە ڕووی پێگەیاندنی خواردنەکەشەوە دەستخۆشیان لە یەکەم. دەستخۆشی بۆ ئێوەش پێمان خۆشە بچینە لای دوو بەشدار بووی دیکە دوو خواردنگەی دیکە کە لە لامان میوانن. سڵاو سەرچاو بەخێر بێ. خۆتان بناسێن و چ خواردنێکتان لەگەڵ خۆتان نایەنەوە؟ من خواردنی کوردەواری ماڵی سێوەخان کفتە و بریانی و شفتە و کوبە و بۆرەک و یاپراخ. بەخێر بێ
با بچینە لای بەژاربوویەکی دیکە ئەوانیش خۆیان بناسێن و نای خواردنەکەشمان بۆ ئاشکرا. بێدڤانۆ یاپراخمان هەیە لەگەڵ بریانی کوبە و بۆرەگ. جا ئێستا پێمان خۆشە ئەم دوو بە ڕێزاگەر کەمێک بچنە دواتر بە لیشتنی دادوەرەکان بێنە لامان و ڕای خۆیان بۆ چوونی خۆیان لەسەر خواردنەکان بخەنە ڕوو. بەخێر بێ زۆر سپاس بەڕێز بەهەر لەوە دەست پێ بکەین تامی یەکێک لە خواردنەکان بکە و ڕای خۆت بڵێ. من خۆم مامۆستای خولی خواردنە شەقیەکانم ئەمەشم بە تایبەتی هەڵبژاردووە. خۆی کفتە ئەساسەکەی تامەکەی لە ئاوەکەیایە. بەتامە بەڵام ئافم بەتامە بەڵام تۆزێک سوێری هەیە بزانین بریانەکەمان چیمان پێڵێ. ئەم خۆرنە کوردوارین خۆمان کەسار بۆ تاموچێژیە گۆڕێت ئەبێت تەواو ئێتیمامی کردی سەر تامەکەی. ئێستا تامەکەی چۆن بوو بەلاتەوە؟ بریانەکە خۆشە کفتەکە تامی خۆشە بەس تۆزێک ئاوەکەی سوێر بوو دەست خۆش. با بینە لای دادوەرێکی دیکە سڵاو سڵاو لە ئێوەش بەخێر بێن سەرچاو. هەر دەست بکە با تامکردنی یەکێک لە خواردنەکان و ڕای خۆت بڵێ. خواردنەکەی زۆر بەتامە ئەتوانم بڵێم تۆپە بەڵام ڕازاندنەوەیەکی جوانتری بۆ بکردایە دەوەچە بڵێم زۆر سەرنجڕاکێشترە بوو چەنە خواردن بەتام بێت چەنە خواردن چێژێکی هەبێت لەگەڵ ئەوەشا دیزاینی بۆ بکەیت جوانتر ئایا بە چاوە بۆ چوونەکە دەستخۆشی بۆ ئێوەش خۆشەویستانی ئێمە وەک بینیتان 4 خواردنگە لەگەڵ 4 لیژنەی دادوەر پێما بێت 5 خواردنگەش بوو لەگەڵ 5 دادوەر لێرە بەشدار بوون